پێشمەرگە و خەڵکی باشیک دوای 8 ڕۆژ لە کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەکە پێکەوە ئامادەکاری بۆ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان دەکەن. ئاڵاکە هێواش بەرز دەبێتەوە و دوای خاڵی سنووری باشووری کوردستانیش دیاری دەکات. ئەو پێشمەرگانەی داعشیان لە باشیک بەزان دەڵێن بۆ هەتایە ئەو ئاڵایە دەگەشێتەوە. نسبەت ئەمە ڕۆژێکە زۆرە خۆشە. بەری هەمە تشتێکیش پیرۆزباییە لە خەڵکێ بەعشیقێ و بەهزانێ و گوندێ دەردۆرەوێتکەین کەل پاشی چەند ساڵە ئەڤڕۆ خۆڤەدیت بەرزکردنەوە ئاڵای کوردستانê لە ناو شارێ بەعشیقێ نسبەت ئەمە تشتێکی زۆری مهم بوو. ئەف دەبەرە هاتیە ڕزگارکردن ئاڵای کوردستانی جارێکە دی بلند بکەین و بەرز بلند بکەین وەکو گیانن وان شەهیدا و بەرزن. ئاڵاکە بە درێژایی 5 مەتر و بە پانی 3 مەتر لە پێش باڵەخانەی بەڕێوەبەرایەتی شارۆچکەکە بەرزکرایەوە. لەو ماوەی داعش لە باشیک بوو ئاڵای خۆی لێ بەرز کردبەوە. لەگەڵ بەرزکردنەوەی ئاڵاکەش بەشێک لە خەڵکی باشیک ئەمڕۆیان وەکو جەژن وێنە دەکرد. ئەو ڕۆژێکی تازەیە ڕۆژێکی تازە دەرچوو لە کوردستان و ئەو ئاڵایە هاتە بەرزکردن لە شوێنێ ئاڵایان بزانە کە داعش لێرە نەمات بە تەواوی و ئەو شارۆچکەیە ئازاد کرا. ئەو ئاڵایە برند بوو ئەوە دلیل استقراری ئینشاءالله و ئەمانەتیە و ئینشاءالله ئەو عالەمە و ئەو خەڵکێت منتەقەش دێزڤرن منتەقی هەرێک جێخۆ و دەست پێکەن بۆ ئاواکردنی. باشیک دوای شارۆچکەی باشووری کوردستانە کە پێشمەرگە کۆنتڕۆلی کردوتەوە و لە سەدا 75 خەڵکەکەی کوردی ئێزیدین و لە سەدا 15 مەسیحی و لە سەدا 10 موسڵمانن. بەهۆی فرە ئاینیەوە باشیک بە ناوچەی پێکەوە ژیانی ئاینەکان ناو دەبرێت. دوای زیاتر لە 28 مانگ پێشمەرگە باشیکی لە دەستی داعش دەرهێنا. ئەمڕۆژ ئاڵای کوردستان تێیدا بەرزکرایەوە. بەشێک لە دانیشتوانەکەی دەڵێن گەڕانەوە بۆ سەر هەرێمی کوردستان دوای داواکاری ئێمەیە. سیدا لەشکری ڕوودا و شارۆچکەی باشیک